بەناوی خوای بەخشندە و میرەبان بینەرانی عزیز و خۆشەویست من ئیبراهیم زیادم کە خۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی ماچی پێیان بە خزمەتی و عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئایزان و خۆشەویستان تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە دڵخۆشی. مرۆڤەکان دڵخۆشیان جیاوازە، هەریەکە و بە جۆرێک و بە شێوازێک پێناسەی دڵخۆشی دەکەین. بابزانم دڵخۆشی چییە؟ لە بەشێک لە وڵاتیانی شاری هەولێر دەپرسم بەچی دڵتان خۆش دەبێ و لە چ کاتێک دڵتان خۆش دەبێت. بەشێک لە مرۆڤەکان بە بەدەستێنانی هەندێک لە ئاواتەکانیان دڵیان خۆش دەبێت، هەیانە بە دەوڵەمەندبوونیان دڵی خۆش دەبێ و بەشێکی دیکەش بە تەندروستیەکی باش دڵیان خۆشە، هەندێکی دیکە بە گەیشتن بە ئازیزانیان دڵیان خۆش دەبێت. بابزانم بەگشتی مرۆڤەکان بەچی دڵیان خۆش دەبێت. ئێوە لەگەڵمانە بن سەرنج و بۆچوونی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێرتان بۆ وەردەگرم و بۆتان دەگوازمەوە. دەپرسم مرۆڤ لە ژیاندا بەچی دڵی خۆش دەبی؟ بەڕای من سەحەتە. سەد خەمم لە دەبی و چ چوومەوە مندارەکانی خۆم هیچ خەمم نامینی. دڵەکان تەنها و تەنها بە زیکری خودای گەورە ئارام دەبنەوە. داچی دڵی خۆش بێ ئەمەش دڵمان خۆشە. وەڵی بەخۆشی خەڵک دڵخۆشم. لێرە گوێبیست بووم کە گوێ لە قورئانی پیرۆز دەگری. بابزانم چەندێک بە گوێگرتن لە قورئانی پیرۆز دڵت خۆشە؟ وەڵا بەتاکید خۆ دەزانێ ئەوڕۆ مرۆڤایەتی کۆمەڵێک معانات و قەیرانی هەیە. چۆن خوای گەورە دەفەرمێ ئەلا بذیکری الله تەطمئین القلوب، دڵەکان تەنها و تەنها بە زیکری خودای گەورە ئارام دەبنەوە. بێ ئێمەش بەڕاستی قورئان لێ دەدەین، هەز بە دڵخۆشی دەکەین، بە ئارامی دەکەین. واتە کاتێک تۆ گوێ لە قورئان ڕادەگری لە وشەکانی تێدەگەی بۆ تەمای ئاسوودەی بۆت؟ وڵا بەتاکید وڵا هەمووی تێناگەین، بەڵام زۆربەی زۆریشی تێی دەگەین. نانی بەس بەتاکید قورئانی پیرۆز تەفسیراتی زۆرە، بەڵام بۆ معنای سادەی بۆ خۆمان تێی دەگەین هەندێک شتێ. بابزانم لە ژیاندا مرۆڤ دڵی بە چ شتێک خۆش دەبی؟ وڵا بەتاکید مرۆڤ لە کاتێکدا دڵی خۆش دەوێت هەست بە ئارامی بکە، هەست بە گوزەرانێکی خۆش بکە لە وڵاتێک بژی کە کۆمەڵێک شتی بۆ فەراهەم کرابی، چ لە ڕووی تەندروستی، چ لە ڕووی خزمەت گوزاری ڕۆژانە مەسەلەن لە کۆمەڵێک شتی تر. یعنی بەڕاستی زۆر باشە. تۆ وەکو خۆت دڵت بەچی خۆش دەبێ؟ وڵڵاهی دڵمان بە چ خۆش دەبێ؟ بەتاکید دڵمان بۆ خۆش دەبێت کە وڵاتەکەمان ئارام بێ، کە وڵاتەکەمان گوزەرانی خەڵک باش بێ. بەڕاستی خەڵک ڕوو لە دین بێ، بۆ بەڕاستی دڵت خۆشتر دەبێ. چونچی بەڕاستی خەڵک ئەگە لەسەر ئەو دینە پەروەر دەبێ، ئەخلاقی دەبێ، دینی دەبێ، ئارام دەبێ، وجدانی دەبێ. بە حەقیقەت ئەگەر لە دین دوورکەوینەوە دینمان لێ ڕوتکەوە هیچ شتێکمان نامینێ بە ناوی ئەخلاق و بە ناوی ڕەوشت و بە ناوی دڵخۆشی. بابزانم لەگەڵ چێ زۆر دڵت خۆشە؟ ئەو کەسە چییە؟ وڵڵی ئینسانە کەسوکاری خۆی دڵی خۆشە، بە تایبەتی ئەگەر داک و بابی مابی. ئەم دایکم بەدایکم زۆر دڵم خۆشە. تەمانی درێژ سەلامەت بێ لەگەر دایکی هەموو لایەک، لەگەڵ باوکی هەموو لایەک. بەتاکید لەگەڵ خێزانی خۆشت و ماڵ و منداری خۆ دڵت خۆشە کاتێک دەچیەوە لە سفرەیەک نان دەخۆی بێ کۆ سەفەرێک دەکەن، ئەمە شەرمای دڵخۆشیە. باسی دایکت کرد. بابزانم ڕۆژانە لەگەڵ دایکت ینی پێکەوەنە یان سەردانی دەکەی؟ وڵا دایکم بەتەنێ لە تەنیش برایەکمە، بەس ئەگەر پێشم دەکرد ڕۆژانە بە تەلەفۆن قسەی لەگە دەکەم، ئەگەنا سەری لێ دەدەم. کاتێک گوێبیستی دەنجی دایکتی چەندێک دڵخۆش دەبێ؟ وڵا بەتاکید دایک قوتابخانەیە کە پڕە لە فیداکاری هەموو ژیانی خۆی قوربانی منداڵەکانی دەکات. بەتاکید دەبێ ئێمە زۆر خاستن بە تایبەتی لەو تەمەنانێک کە دەکەوتە تەمەنی پیری دەبێ ئێمە زۆر ئاگامان لێبێ. زۆر بەخوای گەورە دەفەرمێنە الجەنەت تحت أقدام الأمهات، بەهاش دەژێر پێی دایکانە. زۆر باشە. ئەی لەگەڵ منداڵەکانت لەگەڵ خێزانت؟ وڵا لەگەڵ منداڵەکانیشمان الحەمدولله سوپاس بۆ خوددا زۆر باشین، بەیەکەوە دادەنیشین، ئامۆژگاریان دەکەین، دڵخۆشیان پێ دەبەخشین. دەمەوێت بزانم چۆن دڵخۆشیان پێ دەبەخشین؟ وڵا بەتاکید کاتێکە تو بەیەکەوە دەستنە دەرەوە نانێک دەخۆن یان پیاسێک دەن یان دەستنە پارکێک یان شتێکیان دەوێت بۆیان دەکڕی، یان بەدەدی گوتنی مفاجا شتێکیان بۆ دەبێەوە، بۆ شتانە دڵیان خۆش دەبێت. وەڵا وچی دەچمەوە ناو مندارەکانی خۆم دەرم بە هەموو شتێکی خۆشترە. بە منداڵەکانت؟ ئەری بەخۆی هەردەم درم خۆشە بە مندارەکانم،
بە کچەکانم بە خزمەکانم ئەدیچی خخوای بە زیادی ئەوەش فەزلی خوای گەورەیە الحەمدلله الحەمدلله باشە لەگەڵ کاتێک کە دڵتەنگ بی یان خوا نەخواستە ناڕەحەتێک بێتە پێشت چۆن دەیگۆڕی بۆ دڵخۆشی بە قورعان عەزەکەی سەد خەمم لە درێبی و چچمەوە نامدارەکانی خۆم هیچ خەمم نامینی هیچ مشکلەم نامینێ بەس بە مارەوەدارە بەس بە مارمدارەکەم بە هیچ کەسێک نە ئەوانیش زوو زوو دێنەکەنێت لە خوای بە زیادبی الحەمدلله الحەمدلله لە خوای بە زیادبی کاتێک کە دێنەکەنێت و ئەتو دەبینێت دەرێن ما چ دەرێن بەس بە قوربانت بیندایە و دایە بە قوربانتان بی چ لەوەی زیاتر قوربانی بۆ ڕۆبی ئەزێمنن باشە بێزگەرە ماڵومدا لەم ژیانە چی دیکە هەیە هەوڵی بۆ بدەیت کە دڵخۆشت بکە واللهی درم بەس بەوەی خۆشە دەرێم خوای گەورە لە گوناحم خۆش ببی هیچم ناوێ بخوای درم بەس بەوەندەی خۆشە خوای گەورە لێم خۆش ببی ئینشاڵڵا خوای گەورە تەعات و قورعان خوێندن و الحەمدلله هەمومان لۆ ڕێک بکەوی باشە ئەمن کوردارم باشە ماما ئەو هاتمە لای تو با بزانم ئەتوو درت بە چ خۆشە درم بە هیچ خۆش نیت چالۆ مەرەکردیا لێ هەموو شێکم کردیە ئاشێک ئەوی پیاوانە بیکردیتم ئەوی ناپیاوانە نەبی نەکردیە لەو ژیانە ئەتوو درت بە هیچ خۆش نییە ناوەڵی ژیانە بە 200 دیناری پارەیە ئەم تەقاویتی وەگرم 200 دینار 200 دینار پارەیە باشە لۆم ئاشێ تەقاوتان قوڕ بەسەر فەقیرانە 30 سال 50 سال دەکە ئیشێ دەکات لۆ زیاد ناکەن وەیە بۆ زیاد ناکەم بەڕای تو لۆ زیاد ناکەن پارە نیە نەفت ناڕوە بەرد ناڕوە گوندن سوتاد 3000 گوند سوتا دەبا خانیەکمان لۆ کرد ئەوە سەری ڕێش حەکەم هایدی ئەو دیوە چایەکەی هایدی مەیە ئەوی ئاقاری خانی لێکردنیە ئێمەە هەموو سارێ دەماندا نوورۆیوان هەرچی بە 12-13 هەزاری ئەلانێ ئەو خانیان لەوێ کرد 20 خانیەکی لۆ عالەمەکەی کردیا ئەوی دیشەیە گوندی خێڕێی و قەراسنز و ئەوانە یەک خانی لۆ کەس نەکرایە دەیانەوێت چیتان بۆ بکەن دەبا خانیەکن لۆ بکە لە هەموو عالەمی پێشمەرگەشترم عالم ماگەشی چوە برام 25 سال پێشمەرگاتی گوتی یان سەدام تێدەچیان دەکوژێم ئەو دەدێمەوە خەباتی شتێ ئەلۆ نەما کردی ئەرێ وەڵا لەسا خەباتی ناوێرە مختاری گوندی ئێمە سیفی دایانە گۆ فرانکەس برای پێشمەرگە یان بەخۆی پارتیە لەسەر جیرانان لێرە لە شۆڕەشی برایەتی لەسەر جیرانان وەڵا هاتمە دەرێ لە جێی شعبی شەڕم دەگەوان کردیە لەسەر جیرانە یەقیانەکردن بۆ نەکردی ناوەڵاهی لە زەرەرێ زیاتر چم نەکردیە لە زەرەیان لێدامە چی دیشم نەکرێ ئەلانەوە 2 پارچە محکمێ لە گوندی بەو خوا بێشێریکە ئەوەندیان لۆ نەکردی بەو خوا بێشێریکە ئەوەندیان لۆ نەکردی ئاوەکمانە لەو ڕێزەی بچین خۆینەوە چشتێکمانە پێ بچین ئەوە ئارە ئەو وەسعە تێدا ئەو ملەتە پێدوانێ باش بی باش دەبی بەڕای تو کوڕەوەڵا لە دەستەوانە ئەگە عالەمێ بەخێوکەن عالم پیاوە عالم مەرزە بەراوشی بەخێوت نەکەن ئەوە ئارە بڕۆ جادەی تەماشەکە نازانی ئاوێ بفرۆشی بەفری بفرۆری بەرزی بواری چاکەش هیچت نییە کارت نییە هیچت نییە ناوڵی ئەلانێکە ئێوچی وەم هەیەوە لە مارەیە 2 ساریشە 3 ساریشە لە ئەوەی بوو سەرێ شەقراوەی خستەخانەش لێە لەوێ مدیرەکە چووە هەموو ماگانێک گوتی کاکە معاشی لەوێدادایە لە دوایوشی ئەوها لێ هات گوتی وەڵا کاکە معاش نییە بدەینێ 11 ساریشی کردیا 11 سال لەو دەخەی دەگەدابی نادیسیانەوە مارێ بەستە زمانێ ئەوە لە مارێک کەتیاڵ ئایش نووسێ باشە مامان پێم بڵێ بۆ هات زۆر دڵت پڕ کوڕە نەبوونیە تارە خاتەکەم لۆ خۆ شتێکم پێ ناکرێ کەچە خانیەکم هەیە ئەلعانێکە ئاو بە ئاو کاکە ئاوت ئەمن بە ئاياتی خۆ تقریبان 50 سال هەولێرێمە لە گوندیشم لە هەولێرشم هێشتا دینارێکی حکومەتی قەردار نەبووم بە ئاو کارەبای و ئێوە ئەوڕۆکە دێتن ئاوێش سارەشی لێ خۆڕەکە کڕەکاتن وڵا کاکە ئەوڕۆکە دێتن چەند وەدا 7 هەزاری بدە 700 دیناری
600 دیناری بدە یەکواکە لە گۆتر کو دەبیتر دەبی نابی ئەگەر ڕاستەکە بابێت چەند دەی دەستم دەگەری لۆ ئاوەکە ماگانە وەرە 10,000 تۆرەگەت 10,000 مەدە دوو ماک ناگەڕێت نە ئاو دەگەڕێت نە کارەبا دەگەڕێ پارەکەش دەکەنە گرێکی ئەوەندە تااقەتم نییە بدەم پارە وەیە زۆرە ئەرە وڵاکە لە ئەرەکە ملوێنێک کە سەر نیتم بدەم لە شێ بینم ناوەڵە نیتم هیچم نییە باشە ئەوانە وای کردیا کات و دڵت بڕبی ئەرێ وەڵڵە آخر کاکە بچی نەبی لە چێ بینی من بچم حەقی ئاوێ بدەم و حەقێک ئەوی بدەم و کارەبایە و مۆلی دە بووە 100,000 توخوا مۆلی دە لە دەورەتان بووە 8,000 دە 8,000 مۆلی دەیدا لە چێ بینی بە قورعان ڕوت و قوتم دانیشتیما هیچم لە مارێ نییە هەیتم نیتم 200 دیناری تەقاوتێکی ئەوە لەوەندی زیاتیشم نییە پێشتیش خەبات یەکم هەیە ئەویش بڕۆ لەولای جێز لەولای بەرهات تەخوای وەڵا بە قورا خۆم دەناو کڕکێتی ئەوە لەوێ با بپرسم کاتێک دڵتەنجی یان ناڕەحەتی چۆن ئەم ناڕەحەتی خۆت دەگۆڕی بۆ دڵخۆشی بە تەنیا دادنیشت جێ لە قوڕان و شتبلی باشترە ئەو کاتە دڵت خۆش دەبی بەڵێ زۆر باشە ئەی لەگەڵ چێ لەگەڵ ئەو کەسە چێە کە لەگەڵی بی مای خۆشحاڵێ مای دڵخۆشیە بۆت دایک و باوکمە دایک و باوکت بەڵێ زۆر باشە ئەی بە گەشتکردن بۆ دەرەوەی وڵات یان بۆ شوێنێکی دوور دەبێتە مای دڵخۆشی بۆت ئەتێ لە حەجی ماڵی خوای بکەین بەوان دڵمە خۆش دە حەز دەکەی بچێ ماڵی خوا بەڵێ بۆ ئەوەی دڵخۆش بێ دەتەوێت بچێ ماڵی خوا و لەوێن دەربی بەڵێ زۆر حەز دەکەم بچم زۆر حەز دەکەی بچێ بەڵێ باشە هیچ هەوڵت داوە کە ڕۆژێک بچێوێن دەر ینی هیچ بەرنمەیەکت بۆ خۆت داناوە شاڵە لەدات دڵخۆشی پێشەم شتێک هەر کەسێک کە ئیسلام بوو دینەکەی دینی پەیامبەرمان بوو محەممەد عەلەیهی سەلات و سەلام شک و گومانی لەوەدانێ کە دڵخۆش دەبی باسی دڵخۆشی ئێستاش بکەین ئەوە شێوەی ئامەکەی باسی دڵخۆشی ئێستاش بکەین بەگشتی مرۆڤ بەچی دڵی خۆش دەبی دڵخۆشی ئێستا بوویتە عادەت چۆن عادەتی یعنی جاران بە نمونە شەخص هەیە خۆچی هەیە ئەو خۆ هەتا دەمری لەگەریتی ئێستا ئەو دڵخۆشیش بوویتە خوو بوویتە عادەت مادی ئەوڕۆ خەڵک ئەوەی دەیبینی دڵی بە پارە خۆشە پارە بوویتە هەموو شتێک یعنی لە مەجلیسێکدا دەنیشی پارە بوویتە براگەورە پارە قسان دەکا پارەتە بوو وەزیری گزیری براگەورەی لەبەر هەڵدەستنەوە کە پارەت نەبوو لاچەپی کابراایکی پارەدار دەمری ئەمری خوا دەکا هەولێر هەموو لە دوی دەڕوا فەقیرێک دەمری ئەمری خوا دەکا خوا پێی نەداوەک یان لەوانەیە خوا پێی دابی بەس کەمەچی دابی تێ لەوانەیە هەر برادەرەکانی خۆی هەندێک لەوانەیە بە تەلەفۆن زانی بیان بە تەلەفۆنی شەکەی تاواکەن باشە تۆ لە ژیاندا بەچی دڵت خۆش دەبی بەڵام لە سەرەتا گوتم یەکەم شت مادەم دینم هەیە ئیسلامم الحەمدوللا جگە لەمەوەی کە مسلمانی بەچی دی دڵت خۆش دەبی سەرکەوتنی چاردەورم سەرکەوتنی کەسی خۆم وجودی کەسەکان بە نمونە بابە لەسەر دنیاە هەتا مایە دڵت خۆشە کە باب نەما کەلەن دروست دەبی داگ نەما لەگەڵ باوکە دڵخۆشی الحەمدوللا کەلەن دروست دەبی ئەوانە کە وجودیان نەما کەلەن دروست دەبی سەرکەوتنەکانی خۆت یعنی ڕۆژانە پەرەبە ئیشەکەی خۆت دەدەی ئیشەکەی خۆت حەز دەکەی تۆزێک دەستە پێش دڵت پێی خۆش دەبی زۆر باشە باسی ئیش و کارت کرد یعنی تۆ ئەگەر لە ئیش و کارەکەی خۆت بەڕێک و پێچی بکەی و سەرکەوتنی تێدا تۆمارکەی دڵت پێ خۆش دەبێت حتمما لەوەش مهمتر شتەکەم ببیراتەوە ئیشاڵاوە لە بینی خۆمان و خوامانە دەرێ التەبەسم فی وەجهی ئەخیکە سەدەقە پێغەمبەر عەلەیهی سەلات و سەلام تانی کەسە چیش بە پێکەنین بینی مەرج نییە تو بە خۆت دڵت خۆش بی لەوانەیە لە ژۆرێ هەڵق وڵابی بەڵام وا پیشانی دەی مقابلەکەت دڵخۆش بی پێ بکەنی سەدەقەش لەکەم خوای دەنووسرێ زۆر باشە دەمێ بەڕاشکاوانە بزانم بۆچی ئەگەر سێری ئێمە بکەی بە شێوەیەکی گشتی زۆر بەمان
دەبینی ڕوخسارێکی خەماویمان هەیە لە زیاتیەوەی ڕوخسارێکی پێکەنی ناوی یان زەردەخەنەیە لەسەر لێومابی دەبینین یان تووڕە دیارین یان عاجز دیارین و کارەکەی چییە؟ بەخوای برام هۆکار پێشەم شتەکەم بیداتی کە باسی دینم کرد دوورکەتنەوە لەخوا ئەوەش و گومانینە ینی لە خۆمەوە دەست پێ بکەم ئیسان لۆ زەمی خەڵکی بکە و باز لە کەسەکی دوور بکە ئەمە نوێژی ئاسر باڵێن ساعت 4 بانگ دەدا مەلاوانەیە 5:30 بیکەین لە وەختی خۆی ناکەین جارە هەیە نوێژەکەمە لێ دەڕەلاوانەیە دقەی ئیزافی نوێژەکە بکەین ئەوە بە نمونە نوێژ هەر خۆی دڵخۆشی دەدات ینی هەر خۆی بە نوێژکردن دڵخۆشی شک و گومانی نییە قسەکردن بە معنای کلیمە لەگەر خوا دڵخۆشت دەکات لۆ دڵخۆشت ناکە بەڵام ئەمە پێشێم شتێک لە دین دوورین کە لە دین دووری دەبێ عیبادی ئەو شتانەی دنیاهەیە دەبێ عیبادی ئەو شتانەی کە لە دنیا هەیە شتا سۆشیالەکان بەعام عیبادی شەیتان و وەسەلام دڵخۆشی خەڵک کو دڵی خۆش ئەگە داچی دڵی خۆش داکی ساغوی دنیا هەمووی تووە هەموو بە دنیا هەموو کەسێک داچی دڵی خۆش بێ ئەمەش دڵمان خۆشە ئەگە دایکت دڵی خۆش بێت توش دڵت خۆشە ئەگە دایکم دڵی خۆش بێ منیش دڵم خۆش دەبێ ئەگە داکم دڵی ناخۆش بێ شەو ڕۆژ بۆی دەگریمە من باشە بە چ شتێکی دیکە دڵت خۆش دەبێت داکت ساغ بێ خوشکت ساغ بێ ماڵت خۆش بێ دڵت خۆش بێ بە هەموو شتێکە دێنێتن منیش مەبەستمە بزانم بە چ شتێکی دیکە بێزگە لە دایک دڵت خۆش دەبی ئەگەی گیرفانت گەرم بێ دینارێکت لە گرفان بێت دڵت خۆشە ئەگەر هەیە دینارێکی گرفانیان شەو ڕۆژ بە پارە و سەرۆت و سامان دڵت خۆش دەبێت بەڵێ ئەرۆڵا دینارێکم لە گرفانە بێت دڵم خۆش دەبێ من کاتێک دڵتەنگ دەبی وەختی دایکم بێت تااقت بیا شتێک بێتن ئەوە پێ تااقت دەبم باشە کاتێک کە دڵتەنجی چۆن ئەو دڵتەنجی خۆت دەگۆڕی بۆ دڵخۆشی وڵی وەختی دڵم تون دەبێت دەست بە گریانێ دەکەم یا بزانم داکەم شتێکی لێبێ حتەست بێنێ من نانم هەر لە دیاریمە دەگریم بۆی سەرکەوت و قەناتەکە داینش دەکەم ئینشاءڵڵا هەر سەرکەوت و دەبن هەموو خەڵک دڵی خۆش دەبێت ئینشاءڵڵا ئینشاءڵڵا ئەو وەزعیشمان بەرەو خۆشی دەڕوا ئینشاءڵڵا خەڵک دڵیشی خۆشتر دەبێت زیاتریش خۆشی خەڵک دڵخۆشم هەر کاتێک بینم خەڵک دڵخۆشە خەڵک ژیانی تەمینە ژیان خەڵک لە ڕەفاهێتدایە گوزەرانی باشە ئەو کاتانە تەبان منیش دڵخۆش دەبم واتە کە خەڵک ئاسوودە دڵخۆش و تۆش دڵخۆش دەبێت بەڵێ بە تاکید ینی ئەوە هەم فەرمودەی پێغەمبەری لەسەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم هەموو ئینسانیەتیش بەڕاستی ئەمنە و کاتێ دڵخۆشم کە جیرانەکانم و دەوروبەرم و خەڵکیت کە بەعام ببینم دڵخۆش بیتن ئەگەر یەک مرۆڤێک ببین وەسێک زیان دڵخۆش بی حتمەن منیش پێ دڵخۆش دەبم زۆر باش ئەوەکو تایبەتی خۆت ئەی مرۆڤ بەگشتی بە چ شتێک دڵخۆش دەبیتن وڵا ئەگەر ڕاستی ئێستا زیانی سەرمایەداریە خەڵک بەڕاستی بە پارە و بەداهات و بەو شتانە زیاتر دڵخۆش دەبی ئەوەی هەستم پێکردبیت زۆر باشە پارەت ڕۆڵێکی سەرەکی هەیە لە دڵخۆشکردنی مرۆڤەکان بەتاکید دیسا قەنەعاتە بەعقەت ینی نەحمەتەکانی خوای گەورە پارە و داهات نییە بەڕاستی بەڵام خەڵکیش ئەگەر حتممە نەگە پیا و پارەی هەبی شکاری هەبیتن دەتوانانی وەسایلەکانی ژیان فراهم بکاتن پێ دڵخۆش دەبی دەتوانانی بگەڕێ ژیان و گوزەرانی ماڵمداری خۆی پێخۆش دەکات زۆر باش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت تەبەسوموکە فی وەجهی ئەخیکە سەدەقە ئێمە توانیمان ئەو فەرمودەیە جێبەجێ بکەین ینی زەردەخەنەیەک بۆ بەرامبەرەکەمان بکەین کە ببێتە مای خۆشحاڵی بۆی وڵا لە خوابی زیادی لە کوردستان ینی ئەگەر ئەو شێوازە پێکەی نەژنەبی خەڵک لەوانەیە بەکردار بۆ بکات یعنی ئەو جێژنەی ڕابرد و تەمەشاکە خەڵکە هەموو قوربانی کرد بۆچی بۆ قوربانیە یەک لە بۆ خوارد لە خۆڕازیکردنی دومشت بۆ دەخڕ خۆشیکردنی خەڵک بەڕاستی بەڵام وەکو کللتور لەوانەیە و پێکەنین و ڕووخۆشیە لا کاری مەدا نەبی ئەمن زۆر زار بەخۆم دەرێم دەرێ مەسەلەی تورشی هەیە دەرێ ئەگە نەتوانی پێ بکەین دوکانداری مەکە بڕۆ دوکانداریمە زۆربەی گرژ و ینی گرژە بەڕاستی دەو بە پێکەین و ڕووخۆش نییە وا پێویستە ئینسان پێویستە دڵخۆش بی لە کاتێدا پێویستە ینی فەرمانبەرە دایرەی خۆی عقوێ بە پێ بکەین و بە ڕۆیچ خۆش پێشوازی لە خەڵکە سایق تەکسی هەروەتر دوکاندار هەروەتر کە خۆم ئێستا دوکاندارم یعنی بەعقەت ینی پێویستە دایمەن ینی کە دوکانداری لەگەڵ مشتریەکانت بە ڕووخۆشی مامەڵە دەکەی وڵی نەفتەمەعات خۆکردن ئەمن بەخۆم لەگە خەڵکە ڕووخۆشم بەڕاستی ینی دەعزمێنێ دری خەڵکی بشتێنم حەز دەکەم خەڵک بەچ دڵخۆش بی ئەو ڕفتاری لەگە بکەم ینی بەعقەت حەز ناکە ئێستا مرۆڤەکان هەمەزرۆی زەردەخەنەیەکەن کە کەسی بەرامبەر بووی بکات بەرە وڵام بەتەکی ئێستا زۆر پێویستمان بە دڵخۆشیە و بە زەردەخەنێ و
پێویستمان هەر کەسێک دڵی خەڵکی خۆشکە بەعقەد ینی خەڵک زۆر ناومێد بووە ئەمە خۆم یەکەم لەو نەفرانەی کە ناومێدم ێستا لە قیمەی ناومێدی داما بەڵام دایمەن ئومێد بە خەڵک دەپەخشم لەبەرەوەی مە خوایەکمانەیە خوایەمەی دروست کردیە حتمما لە ناخۆشی دەمانگەینتە خۆشی ئینشاءالله. دەپرسم مرۆڤ لە ژیاندا بەچی دڵی خۆش دەبی؟ بەڕای من سەحەتە. سەد خەمم لە دەریبی و چ چوومەوە نام دارەکانی خۆم هیچ خەمم نامینی. دڵەکان تەنها و تەنها بە زیکری خودای گەورە ئارام دەبنەوە. داچی دڵی خۆش بێ ئەمەش دڵمان خۆشە. وەڵی بەخۆشی خەڵک دڵخۆشم. دەپرسم مرۆڤ لە ژیاندا بەچی دڵی خۆش دەبی؟ وڵای پارەت هەیە دڵت خۆش نییە پارەت نییە هەر دڵت خۆش نییە ئێستان یەک بە خۆم بەچ دڵم خۆش دەبی بۆیە دڵم خۆش کە ئیشەکەم هەبی جوولە جوولەکەبی پێوە مەشغوڵم بۆی دڵم خۆش دەبی ئیش و کارێکەبی کە پێوە سەرقاڵبی بەرێ ئیش و کارەکە پێوە سەرقاڵی کە مەشغوڵ بی ینی بۆی دڵم خۆش بی ئەگەنا پارەشت هەبی هەر دڵخۆشنی ئیش نەوی دڵخۆشنی ئەی کەسانێکی دەڵێ بە پارە ئێمە دڵمان خۆش دەبی وڵی بە پارە دڵخۆشی نییە ئەت بەهار پارە لەبی لە مارە وەچی لە مارێ ئەوی شکارت نەبی هەر فکر دەکەوێت لە شتی خراپ و لە شتی بکە جیاواز تێدەگەی ئەگەر پارەت هەبی دڵخۆشینی بەس ئیشتا هەبی ئیشە هەبی لەو کورد مەسل لە ئیشە خۆت هەبی پێوە مەشغوڵ بی ئیش دڵخۆش دەبی ئەگەنا بە پارە دڵخۆش نابی بابزانم لەگەڵ چێ زۆر دڵخۆشی لەگەڵ چ کەسێک یعنی لە عایلی خۆمیان هاوڕێکانت بێ خێزانی خۆت بێ دایک و خوشک و برایەکانم لەگەڵ خێزان و کەس و کاری خۆم لەگەڵان زۆر دڵخۆش بەڵێ زۆر باشە لەگەڵ یعنی کامیان زۆر زۆر دڵخۆشی بە تایبەت زیاتر لەگەر ماری دایک و باوکم کاتێک کە ناڕەحەتی یان خوا نەخواستە نیگەرانیەک تووشت دەبێ چۆن ئەم نیگەرانی خۆت دەگۆڕی بۆ دڵخۆشی وڵای بە سەردانی خوشک و دایک و برا ئەوانم یان لەگە خێزان دەستمە ئەو مارانێک کە دڵم پێ خۆش دەبی ینی کەسانێک هەیە کە سەیریان بکەی یان بە دیداریان بگەی دڵت پیان خۆش دەبی بەڵێ خوشک و برایەکانم دایکم مەسەر خێزانم مەسەر دڵم خۆش دەبی کەسێک هەیە کاتێک کە دەچێت گەشتێک یان سەفەرێک دەکەی حەز بکەی ئەوش لەگەڵت بێ چونکە قسەی خۆشە بەڵێ ئێستا برێن ئەمە لە عایلەی خێزانەکەم و مەسن ماری دایکم لەوان لەگە هەر یەکە چیان بچم دڵم خۆش دەبی زۆر باش پێم خۆشە قسەیەکی خۆش بەسەراتێکی خۆش بۆمان بژێڕێ بە تایبەتی کە تۆ دوکانداری چ شتێکی خۆشت بەسەر هاتیە لێرە وەڵای شتی خۆش نازم بەسەر هاتێکی خۆش چیم لەبیر بوو بەخوای نابخوای پێغەمبەری خوا درود و سلامی خوا لەسەر بی صلی الله علیه وسلم دەڵێ تەبەسم کە فی وەجهی ئەخیکە سەدەقە بە زەردەخەنەیەک بەرامبەر برا موسڵمانەکەت بیکەی سەدەقەت بۆ دەنووسێ خێر و پاداشت بۆ دەنووسێ ئێمە چەندێک ئەم سونەتە جێبەجێ دەکەین ینی ئەگەر بەرامبەرەکەمان بین ئاوە زەردەخەنەیەکی بۆ بکەین چەندێک ئەم سونەتەمان جێبەجێ کردووە وەڵای ئەو سونەتە بەعام کەم بووە بەعام کەم بوو ئێستا من یەک بەخۆم کابراایەک ئێستا لە زادەی عاتلبی من بە ساری لۆی ڕادەگەم هاوکاری دەکەم دڵم پێ خۆش دەبی ینی بە هاوکاری کردی مرۆڤەکان و دڵ خۆش دەڵێ بە هاوکاری ئەوانە کە هاوکاریان دەکەم دڵم خۆش دەبی ئەس دەکەم هاوکاریان بخۆم ئەزم نێ هاوکاریان بکەم هاوکاری کەست کردو ئای تاقیت کردوتەوە بەڵێ زۆر نەک ئێستا هەر لە گەنجیم هەتا ئێستا مەسڵ وەخت خۆی کە سارم هەبوو دەڕۆیشم لە ڕێژ سارێک ڕاوەستا عاتل بوو ئەدایم ئیسپانە و پلایس و هەموو شتێکم لەکن بورغی و واشە ڕۆشتانم لەکن بووە لۆم ڕدەگرت چی پێدۆی یارمەتیم نەدا هاوکارم چکە بڕک دەستی سناعم هەیە هاوکاریم دەکرد سادەمان دەکرد هاوکاری چاکم دەکرد ئەزە دەڕۆیشتم یعنی بیناسی ناسیار بیناسمونەی ناسم یان مەقسەد دەبین ما تۆڕک لە ڕێژ عاتلە دێمە خوارێ پلایسی دەوێ دەرنافیسی دەوێ مەسەلەن بڕغێک پێویستە دائیم ئەو شتانم لەکنە لە مارێ ناو سارە لە شتانە باشە بە بڕوای و بۆچی کەسانێک هەیە بەردەوام نیگەرانن غەمبارن وڵە احتمالە ئیش و کاریان نەبی یان مەشاکلێکیان هەبی لە ناو مارێ لەبەر هەندێک نیگەرانن لەگەڵ هاوڕێکەت چ کاتێک دڵت خۆشە و چێ ئەو کەسێک کە بەردەوام دڵت پێی خۆش ئەو هاوڕێتە هاوڕێ دیکەتە لە ڕاستیدایانی وەکو خۆم ئەو کاتە بە خۆشترین کات دادەنیم کە کۆمەڵێک هاوڕێی بۆ نمونە لە منداڵەتیەوە پێکەوەین جەوێکی خۆش مەجلیسێکی خۆش کە یادگاری و کۆمەڵێ سوحبەت و شتی وا دەکەین ئەو کاتی لە لای من خۆشترین کاتەیانی لەگەڵ هاوڕێکان خەریکی سوبات کرد بەڵێ ئەو هاوڕیانی کە پێشتر لە منداڵیەوە پێکەوە بووین
بە خۆشترین کاتیدا دەنێم یعنی یەکێکە لە کاتە خۆشەکانی ژیانم. کام هاوڕێت زۆر مای خۆشحاڵی بوت؟ زۆرن ئەو هاوڕێیانیانی بەس چەند هاوڕێک هەن ینی دەتوان بە پەنجەکانی دەستم پیان ژمێرم ینی سێ چوارێکن ئەوە ینی بەڕاستی تایبەتمەندن ینی دانیشتن و هەستان و هاتوچۆکردنیان لەگەڵیان تام و چێژێکی تایبەتیە. زۆر باشە. بەڕای تو دڵخۆشی چییە؟ دڵخۆشی ئەوەیە کە تۆ هەست بە خەم و خەفەت نەکەی لە کەشێکی ئارام لە جەوێکی ئارام بی یانی هیچ با بڵێن پاڵەپۆستویەکرد لەسەر نەبی لە ڕووی دەرونیەوە و هەروە تەندروستیشی باش بێ ئەوە پێم وایانی دڵخۆشێکی زۆریان. چ کەسێک بە دیتنی زۆر خۆشحاڵ دەبی؟ لە دوای دایک و باب من هاوڕێکانم. بەڵێ. پەیوەندیت زۆر بەهێزە لەگەڵ هاوڕێکانت؟ وڵی چەندانەیەک هەنە زیاتر لە برایانی بەردەوام پێکەوەینە هەم بۆ نمونە بچینە سەفرێ گەشتێک پێکەوەینە هەم لە بازار پێکەوە ئیش دەکەین تەنانە ناخواردنیشمان پێکەوەیە. زۆر باشە. ماشەڵڵا دەبینم گەنجێکی ڕووخۆش دیارێ. پێم خۆشە بابزانم بەسەرهاتی قسەیەکی خۆشمان بۆ بژێڕێەوە. بەخوای لەگەڵ هاوڕێکانت. لەگەڵ هاوڕێکانم ماشەڵە بەسەرهاتی ینی زۆر ڕوویداوە ینی. یەک بەسەر هاتمان دێت کە خۆش بی. بەخوای ناتوان وێستایانی. ینی چونکە من ڕاستە ینی لەگەڵ کەسی بەرامبەر دەم بەخەندم بەڵام مەوزعی بەسەرها جێڕانەوە لە من نایە باڕاستیت پێ بڵێم ینی. بۆچی وەکو خۆ دەڵی بەرامبەر کەسەکانی دیکە ڕووخۆشی بابزانم چی وای کردووە کە زەردەخەنە ببەخشیەوە بە بەرامبەرت؟ بەخۆی من دوکاندارم ینی دەزانم ئەو کەسێک کە دێتە ژوورەوە ئەگەر دەموچاوێکی بەخەندە بێ ینی جیاوازە لەگەڵەوەی کە با بڵێن تۆڕۆ تەنگاو بێ یان دەموچاوێکی مڕمۆچی یابیتن فەرقی ینی بۆیە لەوە بۆم بە دیار دەکەوێت کە ئینسان دەم بە خەندەم بێ ڕووخۆش بێتن ینی سەرنجی کەسی بەرامبەر ڕادێکێشی. یعنی ئەو کەسی کە ڕووخۆشە ڕاستەخۆ خۆی دەچێتە نێو دڵی بەرامبەرەکەی؟ بەڵێ بەبێەوەی بۆ نە هیچ ببەخشێ لە هەمان کاتدا شتێکی زۆر دەبەخشیانی. حەز ناکەی ئێستا لە نێو کۆمەلگای ئێمە پێویستمان بە کەسانێکە کە زەردەخەنەکمان بۆ بکەن ئەگەر زەردەخەنەکە ڕاستەقینەش نەبێ؟ بەخۆی کۆمەڵگەی ئێمە ئێستا بە تایبەتی لە بارودۆخی ئێستا زۆر پێویستمان بە قسەی خۆشە بە ڕووی خۆشە بە قسەی با بڵێن پێکەنەنایی و سوعبەت و ئەو گاڵتە و شتانەیە چونکە بارودۆخی ئەوڕۆ دەتوانم بڵێم کاریگەریی زۆری لە ڕووی دەرونیەوە دروست کردووە کە خەڵک نامۆرتاحە ناومێدە دوو دڵە قەڵەقە بۆیە پێویستمان بە قسەی خۆشە. دەپرسم لە چ شوێنێک دڵت خۆشە؟ هەروەکو پێتم گۆ لەوەی لەگەڵ هاوڕێکانتی بەڵام چ شوێنێکەیە کە ئەگەر لەو شوێنەبی دڵخۆش دەبی؟ من لە گوێگرتن لە وتاری هەینی ینی کاتێکی زۆر خۆشان هەستێکی تایبەتە بۆ من ینی زۆر تام و چێشم پێدەبەخشێ و لەو شوێنێک کە لێی لەدایک بوومە لەم شوێنێک نایانی بۆ نوێکە دەگەڕیمەوە شوێنەی لەدایک بوومە کاتی هەینی پێم لەم کاتەکان خۆشترانی. دەپرسم دڵخۆشی چیە لە لای تو؟ دڵخۆشی بەڕای من سەحەتە. چۆن؟ ینی قەلبت خۆش بیت هەم شتە خۆشترە. چی شتێک وا دەکا کە چ قسەیەک وا دەکا کە تو دڵخۆش بی بە چ وشەیەک دڵت خۆش دەبی؟ وەڵڵاهی بەڕای من بەس شتی خۆش بینیان وەکو پێت خۆشە ینی چ وشەیەکت بەرامبەر بەکار بێنن دەبێتە مای دڵخۆشی لە بۆ جەنابەت؟ باشە ئەی چ دیمەنێک بە چ دیمەنێک دڵت خۆش دەبی؟ دیمەن لەو نازانم. ئێمە کاتێک دەچینە گەشتێک یان سەیرانێک پێمان خۆشە کەسانێک هەبن لەگەڵمان دەڵێن ئەو کەسانە مای خۆشحاڵینە یان سەیرانەکە پێی خۆشتر دەبی پێ دەڕازێتەوە ئەو کەسانە چێنە لە لای تو؟ لای من دایک و باوک. بەڵێ. باشە بۆچی دایک و باوک؟ وەڵڵی دایک و باوک هەم شتەکە هەموو شتەکە ینی طبعاً بەڵێ. دڵ لەگەڵیان خۆشە؟ زۆریش. ئەگەر دایک و باوک نەبی ینی هیچ ژیان نییە. زۆر زەحمەت. چی
چی تێ بۆ کەسانەی کە بەردەوام خەم و خەفەت لە خۆیان کۆ دەکەنەوە ینی ڕۆژانە هەر خەریکی خەم خواردنن ینی ینی قەنەعاتێک بۆ خۆیان دروست ناکەن کە بێتە مای خۆشحاڵی بۆیان مای ئاسوودەی بۆیان بەخوای ئیمان زۆر میمە ئیمان ئیمانت هەبی هەموو شتێک دەبی بەڵێ بەزەکە تو مەسەلەن نوێژی نەکەی ڕۆژی نەگری و فەرزەکان بەجێ نەگەینی ئەوە شتێک خراپ تۆ لەگەڵ دەبیانی تۆ لەگەڵ نوێژەکانت لەگەڵ عیبادەتەکانت دڵت خۆشە بەڵێ زۆریش زۆریش باشە کاتێک بابزانم کاتێک دڵتەنگ دەبی چۆن ئەو دڵتەنجی خۆت دەگۆڕی بۆ دڵخۆشی بەخوای دەمینێتەوە سەر خۆت ینی خۆت زۆر مهمی باشە تۆ ئەگەر دڵتەنگ بی چی دەکەی دڵتەنگ بم بەخوای نا زەردەخەنە نا دەبی لە دڵەوە ینی ئەو شتەی بکەیت و لە دڵەوە بە زەردەخەنە نییە دەبی لە دڵەوە بۆ خۆت ینی بەرنامەکەت هەبێ ناوت چییە؟ ستایش خات و ستایش پێم بڵێ چۆن هاتی بۆ بازار وەڵا ینی هەرەوها هاتین بەس ینی هاتی قورئانی بکڕین داخمی بکڕین داخم قورئان یانی ئەمە زۆرم حەزی قڵەج پامبا بکڕم دو گورد و چەفیە و قورئان قورئان خوێندن دڵت خۆش دەبی؟ ئەرە وەڵا زۆریش زۆر دڵت خۆش دەبی؟ بەڵێ چ کاتێک زۆر دڵت خۆشە؟ کاتێک یعنی عەسرانی و سبەینان کاتێک کردەستم قورئان بخوێنم هەر کاتێک کە قورئان دەخوێن دڵت خۆش دەبی؟ بەڵێ چ کاتێکی دیکە دڵت خۆشە؟ یعنی ئەو کاتانی کە دینی دەرەوە ئەو کاتانەی باوکم لە مارەوەیان لە ماڵەوەی لەگە دایکم ینی زۆر قسە دەکەین و لە ماڵە دڵما خۆشە الحەمدولله لەگەر چێ زۆر دڵت خۆش دەبیتن؟ لەگەر خوشک و براکانم و دایک و باوکم لەگەر خێزانەکەم لەگەڵ کەسوکاری بەتایبەتی دایک و باوکت وەنیە؟ بەڵێ ئەی لەگەڵ هاوڕێکانت لەگەڵ هاوڕەکانیشم باشم باشی بەڵێ بەخوای برام دڵخۆشی نەمایە درۆیە بەخوای برام کەس دڵی خۆش نییە کاکە لە زەمانە چ دەزین یعنی کەس نازانی بەخوای زەمانە نازم کووە چی لە هاتیە لە پاش وەفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دنیا تێک چوو دیسکۆ زۆر بوو کەس لەگە کەس ڕاز نەما خیانەت زۆر بوو درۆ زۆر بۆ شتێک زۆر بوو باشە لەگەڵ ئەوەی کە کۆمەڵێک خراپەکاری هەیە بەڵام خۆ دەکرێت ئینسان دڵی خۆی خۆش بکە بەردەوام ناکرێت هەر خەم و خەفەتی بخوا کاکۆ پێ دەڵم برا وەفا نەمایە کەس لەگە کەس ڕاز نییە تێدەگەی ئەوڕۆ کەس لەگە کەس ڕاز نییە وات پێ دەڵم ئێستا لە وڵاتە چی دەژیمە من مەلهە زۆر بووە دیسکۆ زۆر بووە نەعەدالەتی زۆر بووە یعنی وەرە تەماشای گەنجانە یا بازاری کەستا گەنج سێلۆ بازارە 2000 لە بەرچی نییە تێدەگەی لە برای خۆت ئەوانە وای کردێکە دڵت خۆش نەبی کەس دڵی خۆش نییە کاکە جیان لە پاش وەفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو شتێک تێک چوو تێدەگەی سەردەمانێکیش هەبووە سەردەمی زێڕین بوونە کە سەردەمی خلافەتی ئیمامی عومەرە ئیمامەکانی دیکەیە خەڵک دڵی خۆش بووە چۆن لە هەر لە دوای پێغەمبەری صلی الله علیه وسلم خەڵکی تر دڵی خۆش نییە هەموو شتێک تێک چوو کاکە نانە ئێستاش لەو سەردەمەش خەڵکی دڵی خۆشە هەندێکی دڵی خۆش بەسەندەکە شتێ دڵی خۆش نییە دڵخۆشی کامایە خاصن لە وڵاتی ئەوی دڵت پێ خۆشە یانەوەی بە مەسلحەت دەگەرتە یانەوەیە کەیشی دەگەرن دەماتەوە باشە مەبەستمەوەی بزان دڵخۆشی چییە؟ چ شتێک دەبێت هەوەی دڵخۆشبوونی جەنابەت بەڕێی خۆم یعنی وەک خۆم کە ئێستا تێدامە هیچ شتێک چکەوەی هەم بە نەممەیە وەکو ئەو کەسێکەوە هەموو ژیانی من بوو ئێستا نەمایە چێ بۆ کەسە؟ ناتوانم ناوەکەی بێ چکە هەموو ژیانی من بوو بەڕاستی مەوەستمەوەیە ئافرەتێک بوو یان دایک و باوکتە هیچ من کە دایکم هەموو ژیانی من بوو کە نەما دنیا لە پکلەکەنە من نەما بەڕاستی دایکە دڵخۆشی تو بەڵێ چکە دایک دروست نابێتەوە بەڕاستی هەموو کەس دروست دەبتەوە برا دروست دەبی خوشک دروست دەبی خێزان دروست دەبی بەس دایک دروست نابێتەوە لەگەڵ دایکە دڵخۆش بووی زۆر هەموو ژیانم بوو هەموو ژیانت بەڵێ کە نەما ژیانیش نەبوو پاش دایک ژیان نامینێ واتە دایک ژیان واتە دایک کە دایک نەبوو ژیانیش نابێت لەکەیەوە لە دەستت داوە تقریبا 4 ساڵ بەڵێ جێگای بەهەش بێ
عاقیبەتی هەموو مرۆڤێک هەر مردنە بەڵام ناکرێ لە دوای ئەوەی کە خوای گەورە کەسێکی خۆی دەباتەوە ئیتر تۆ دەستبەرداری ژیان بی دەکرێت ناکرێت دەستبەرداری ژیان بی بەس ئەو کاتێکەوە دڵت خۆشە و ئەو کاتێکە ئەو لەگەرتا وە دەزانین هەم دنیای تۆ هەموو شتێک لە دەداسانە ئەم پێشتر لە دەرێ لە هەر جێگایەک بامە هەر مشکلێکم هەبە بەس جێم لە دەنجی بە تاو بەس جێ لە دەنجی دایکت با دڵخۆش بووی بەڵێ ینی زۆر کات لە سەفەر بووم زۆر کاتکەوە تووشی مشکلێکی دەبوو تووشی بەڕایشی دەبوو تووشی قەردەشی دەبووی بەس دەمگۆدایە کوی دەگۆ بە قوربان بمتەوە هیچ نەدەمە خۆم دەزانی هیچ نەبووە بەس بۆندێ بەس لە پاشەوی کەس دروست نابێتەوە نا دروست نابێت ڕاستە لەوانەیە کەسێک دێتە ناو ژیانت پاشی ئەمنەوە هامەوە ئەمنەوە لۆ دەکەم بەسوانە کەس جێگاوی پڕ ناکاتەوە بەستێ کەس جێگاوی پڕ ناکاتەوە باشە ئەی لێرە بە دواوە چۆن دڵخۆشی بۆ خۆت دروست دەکەی ناتوانین دروستی کەی دەبی فێر لە خۆت بکەی فێر لە خۆت بکەی فێر لە چادەوروبەرەکەت بکەیتەوە دەپرسم مرۆڤ لە ژیاندا بەچی دڵی خۆش دەبی بەڕای من سەحەتە سەد خەمم لە دەرێبی و چ چمەوە نامدارەکانی خۆم هیچ خەمم نامینی دڵەکان تەنها و تەنها بە زیکری خودای گەورە ئارام دەبنەوە داچی دڵی خۆش بێ ئەمەش دڵمان خۆشە وڵی بەخۆشی خەڵک دڵخۆشم بەچی دڵت خۆش دەبی والله عزمێ بچمەوە گوندی لەبەرەوەی بەڕاستی لەبەرەوەی ئەمن ئەان لە شاری مەدەمێ خۆم بچمەوە گوندەکەی خۆم لێوێن دەرزانین لێوێن دەخانوبەرەکەی دروستکەم و لێوێن دەر مال و مندارەکەم لێوێن دەر دریان دەفتۆ خۆشتریشە لە حکوومەت یاریمیش باشترا بچۆ گوندی دلت خۆش دەبی بالفعل لۆ ناچۆ گوندی ئێوەی لێ نەگەڕێ حکومە لێ نەگەڕێ لێوەی لێ ناگەڕێ خانوبەرێ بکەین چۆن لێ ناگەڕێ حکومە ڕای گرتیە دەرێ ڕام گرتیە ئەمن عردەکەی خۆمە بە دوو دەفتەر و هەشتا وەرەقە کڕێتم دەمێ لە خۆم زانین تێرە مارەکەی خۆم ببمەوە دەشتە لێ ناگەڕێ ئەو جاهانە بنۆ حکوومەتی هەرێمی کوردستانە با ڕێ بەو خەرکەی بداتن خەرک فەقیرە خەرک نەبوونە خەرک ژیان نییە لەو شارەدایە بەڕاستی لە خۆ لە دەشتەی مرتاحی ئەگە بچۆ گوندی ئاوادانکەوە درت پێ خۆش دەبی بالفعل ئارە وەڵڵی زۆر زۆرم پێ خۆشە لەبەری باو باپیرم لە گوندانیشتیا بەڕاستی زۆر زۆر مەمنون حکوومەتی هەرێم ئەگەر ئەو ڕێمان پێ بدا لەبەرەوەی ئەمە لەو هەولێرە بۆ گەنی بووینەوە حکوومەت یاریێ هاوکار نەبوو لەوەی کە گوندەکەی ئاوادانکەوە لەبەرەوەی هاوکارم بازانچە ڕێی بە خەرکە دەدا و خەرک لە خۆی خانی بکاتن لە سەعاتەکەی خۆی و لە خۆی مارەکەی باتوێنێت ئەو خەربارەکەی لەو شارەش نامینێتن لە حکوومەتی هەرێمیش باشترا باشە نەچووی سەردانی دەستگاکانی ئەو دەستگانت نەکردووە کە بەدۆداچوون بکەی بۆچی ڕێگە نادەن کە خان و دروست بکەی بەخوای برای بەڕێزم شارەوانیم کردیە مەحافەزەم کردیە قایم قامم کردیە هەموو جێیەکانم کردیە نەک برم وڵای نەم کردیە دەچێ شارەوانی دەرێ وڵای عایدی مەحافەزەیە دەچێ مەحافەزە دەرێ عایدی قایم قامە دەچێ قایم قامی دەرێ عایدی وەزیریە لە وەزیر دەچێکن وەزیری دەرێ وڵای عایدی ئەنجومەنی وەزیرانە ئەوجا نازانین لەو بینەیە سەرمان تێدا سوورمایە نازانم چاوەکەمی بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان سەرنج و بۆ چوونی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر بوو تەوری ئەمڕۆمان تایبەت بوو بە دڵخۆشی بەڵام بەداخەوە بەشێکی زۆری لە وڵاتیان بە پێچەوانەوە باسی خەم و نیگەرانەکانی خۆیان دەکرد کەمێکیان باسی دڵخۆشی و کەیف خۆشی خۆیان دەکرد لە ڕۆژگارێکدا دەژی مرۆڤەکان پێویستیان بە زەردەخەنەیە کە پێویستیان بە دڵخۆشکردنە پێویستە هاوکار و یارمەتیدەری کەسی بەرامبەر بین بۆ ئەوەی دڵی خۆش بکەین و ببینە مای خۆشحاڵی بۆی تا تەوەرێکی دیکەم وتان بەخوای گەورە دەست پێرەین خواتان لەگەڵ